سڵاوتە لێ بێم کاتتان باش. چۆن متمانەی هاوڵاتیان و بازرگانەکان بۆ بانکەکان دەگەڕێتەوە تاکەی ئەو ڕێگا کلاسیکی کە چەندین ساڵە دەگیرێتە بەر بۆ موچە وەرگرتن بەدەستی کۆتایی پێدێت. هێشتا لە زۆرێک لە فەرمانگە و دام و دەستگاکاندا بە فەردەی لەم جۆرە موچە دەبرێت و دابەش دەکرێت بەسەر موچەخۆرەکاندا. چەندین کێشە و نمونەی جۆراوجۆریش هەبووە کە فەرمانبەر یاخود موچەخۆر تووشی کێشە بووە کە بەم ڕێگەدەستیە موچەی وەرگرتووە. چۆن وا دەکرێت هاوڵاتیان ئاشنا بکرێن بە ڤیزەکارت و ماستەرکارت موچەکانیان بخرێتە سەر حسابی خۆیان و سەفەری پێوە بکەن و مامەڵەی ڕۆژانی خۆیانی پێ ڕێک بخەن. ئەوترێ بەشێک لە بازرگانان پارەیان لای چەند کەسایەتیەک داناوە، بەڵام دواتر پارەکان خوراوە و نەبوونەتەوە بە خاوەنی ئەوان بانکێکی میلیان هەڵبژارد. بەڵام چی بکرێت بۆی بانکەکان متوانیان بۆ بگەڕێتەوە لەسەر ئەم پرسە گرنگە لە بنکۆڵی ئەم جارەدا. لەگەڵمان ئێرە غەزنەی بانکی ناوەندی هەرێمی کوردستانە کە سەر بە بانکی ناوەندی عێراقیە. کارمەندەکان سەرقاڵی ڕێخستنەوەی پارەی عێراقین لە جۆری 5,000 دیناری. بە جۆرێک ئەم فەردە پارانە 200 ملیۆن دیناریان تێدا جێگیر دەکرێت. زیاتر لە 50 کامێرای چاودێریش تەنها لەم شوێنە بچووکەدا جێگیر کراون بۆ پاراستنی سەلامەتی و خاوێنی کارکردن. لە ماوەی ڕابردوو چەندین حاڵەتی تەزویر و ساختەکاری و پارە سوتا و تێکچوو لێرەوە ئاشکرا کراون و لە فلتەر دراون بۆ ئەوەی دووبارە نەگەڕێنەوە بۆ ناو بازاڕەکان. بەرپرسانی ئەو بانکە دەڵێن هەتا دەستا و دەستکردنی پارە بەو جۆرە فراوانی ئێستا بەردەوام بێ ئەو حاڵەتانە کۆتاییان نایەت. بانکی ناوەندی هەرێمی کوردستان پلانێکیان هەیە بۆ ئەوەی وا بکرێ موچەی فەرمانبەران بە شێوەی دەستی و بە ڕێگە کۆنە کلاسیکیەکە بۆ لە مودووە دابەش نەکرێ، حسابی بانکی بۆ فەرمانبەران بکرێتەوە. لە سەدا چەندی دەستگاکانی حکومەتی هەرێم بەدەستی موچە وەرەگرن؟ زۆری نەیە؟ 100% وا بزانم. 100% وایە؟ وا بزانم ئەمن چکە ئەو بڵێن ئەو بەرچاو ڕۆنیەمان لاندیە بەس بە وەچی نەزەریمە بڵێن تقریبان زۆری ئەو هەیە. زۆری نەوایە؟ زۆری نەوایە. لەموو دواتچی حکومەتی هەرێم چ بڕیارێکی هەیە بەڕاستی بۆ چاکردنی و لۆخە؟ ئەوەی من دەیبینم ئەگەر بکرێ بۆ هەر فەرمانبەرێ بڵێن یەکەم هەنگاو کردنەوەی ژمارەی بانکیە بۆ هەر فەرمانبەرێ و پاشان ئەگە ئەو فەرمانگە بەرە وا ئەکرێت ئەگە بکرێت ئەمە پێمان چاکەوە پێشنیازێکە بۆ ئەگە بکرێ بۆ هەر فەرمانبەرێک ژمارەیەکی بانکیەبی ئەو موچەیە 20 ژمێرە بانکیەکە دەتوانی حکومەتی هەرێم لە هەنگاوی یەکەم لە بانکەکان موچە تەوزیع بڵێن دابەش بکا بەسەر فەرمانبەران بۆ هەر فەرمانبەرێک ڕاستە و خۆ موچە وەرگێ لە بانکەکە. بۆ هەنگاوی دووەم دەتوانێت حکومەت لەگەڵ چەند کۆمپانیایەکی یان لەگەڵ بانکەکان گرێبەستێک بکە کە ئەم فەرمانبەرە چۆن ئێمە بڵێن ئێستا لە بە کاشت پارە وەرناگرین حکومەتی هەرێمیش دەتوانێت ئەم شتە دووبارە بکاتەوە. زۆر باشە، زۆر باشش دەبێت. لە بازارداوترێ بەشێکی پارەی تەزویر، پارەی دڕاو، پارەی فیزبوو هەیە تا چەنە کە دێت ئێرە بۆ ژماردن و پاکردنەوە هەمووانە دەستی بەسەر ئاگیرێ. بەڕاستی ڕۆژانە ڕوبەڕوویە بنەوە؟ بەڵێ ئێمە وەک زۆرە ژمارەی تەزویر. ئێمە وەکو بانکی ناوەندی عێراقی لقی هەرێمی کوردستان ڕێنمایەکمان هەیە. لە ناو ڕێنمایەکە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ دراو بە 100% بە تەفاسیل دامانیان لەوانە پارەی تەزویر ئەمە هەر پارێک تەزویر بی لێرە ئەم ئامێرانەمان پێشکەوتونە یەکسەر دەستی بەسەردا دەگرین ناوی بانقەکەی ناوی ئەو ئەمین سندوقەیان ئەو عەدادەی کە پارەکەی ژماردووە ناوەکەی غەرامەیان دەکەین چکە ئەمە غەراماتمان هەیە پێبژاردنیان پێ دەکەین بێ ئەوەی یەکسەر لە حسابی بانقەکەش دەینە خوارێ 500% غەرامەی بانقەکە دەکەین. لە هەرێمی کوردستان 89 بانکی بازرگانی و 80 بانکی ئەهلی کە بەپێی دەستور لە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عێراقدان هەیە. لەو ژمارە 25 بانکی ئیسلامی و هاوکات 12 لقی بانکی بیانی لە عێراقدا هەن کە زۆرینەی و بانکانە لە هەرێمی کوردستان لقیان هەیە. مانگانە 11 ملیار و 800 ملیۆن دینار
لە ڕێگەی بانکی ناوەندیەوە دەنێرێ بۆ بانکە ئەهلیەکان بەڵام هێشتا متمانەیەکی ئەوتۆ بۆ هاوڵاتیان بە بانکەکان نەگەڕاوەتەوە بەڕێوەبەریان بانکە ئەکاونتی بانکی هەیە و موچەی خۆی دەچێتە سەر حسابە بانکیەکەی بەڵام وا دیارە تا ئەم ساتە خۆشی ناتوانێ هەموو مامەڵەکانی بازاڕکردن و سەفەرکردن لە ڕێگەی ماستەر کارتەکەیەوە بکات. ئەمە 2 ساڵە یعنی بانکەکان گەڕاینەوە یعنی ئێستا وردە تقریبا پارە سیۆلەی نەقدی لە بەردەستی منطقەی هەرێمی کوردستان گەلای باشە باشە ئێستا باشترە لە مەثەن ساڵانی پێش و مەثەن 2016 و ینی ئێستا جۆری لە متمانە گەڕاوەتەوە نەخێر متمانەکە هەر لاوازە نانە هێشتا لاوازە بەڵام ینی وردە دەگەڕێتەوە چکە ئەوە هەندی متمانەیە نەکو سلعایکە مەثەن دەگەڕێنیەوە مەثەن لە شوێنێک دادەنی دینە شوێنێکی داچمە بازاڕی شێخەڵا لە هەولێر لێرە بە دوای چیرۆکی و کەسانەدا دەگەڕێم کە پارەکانیان بە ئامانەت لای بەشێک لە مامەڵەکارانی دراو دادەنێن واک بانکێکی میلی بە پێی سیقە و متمانە و یەکترناسین کارەکە دەچێت بەڕێوە دەڵێن نمونەی جۆرا و جۆر هەیە دەشمەوێت بپرسن تا چەندێک متمانەی هاوڵاتی و خاوەنکار بۆ بانکەکان گەڕاوەتەوە. وەک خۆت کە لەم بازارە چەند ساڵە کارەکەی؟ وڵا 25 ساڵە. خەڵکی ئێمە هێشتا هەر بە پارەی کاشی گیرفان و جزدانەکەی خۆش دەکڕێت یان نەخێر فێریەوە بۆ بوون منە لە ڕێی کارت و ماستەر کارتەوە خوددارەکە جیفانەکەی خۆی دەکرێت خەنەعەتیەوە پێشتر لەبەر چ خۆی دابێتن کێشەی بۆ دروست نابێت لە شاریما ئەوەی لە بانک پارەدانێ کێشەی بۆ دروست دەبێت لە باغدادێ کێشەی بۆ دروست دەبێت زۆر جار هەیە باقکە پارەی نەمایە تووشی کێشە بۆ کابرایشی لازمی بە پارە بۆ نەیتوانێت بچێت پارە دەرکە نەیانداوەتی هەت بیریشمانەوەی نەکردەوە بارش خۆمان لە باغدانێ چونکە وڵاتی ئێمە تووشی زۆر بارودۆخی نەخوازراو دەبی خەرێک بڕای بە باغەکان نامینی لە ڕابردووکە میلیانە تۆ چیان پێڵی کابرایەکە سیقەی هەیە لە بازارە و بە ئامانەت لایدانێنەی ئەمە جاری وایە ئەمەش کێشە دروست ناکات کێشە دروست دەکات چەند جار تووشی شکست بووە پارەی خەرچی بەخوای زۆرم جێ لێ بووە برێن برادەر نزیکی کەس خۆم نەبوو بەس زۆرم جێ لێ بووە کە پارەی زۆر خەرچی خواردیا و دەرەنی چشم بدەمەوە یان گیرایە و یان تووش شێشەی کۆمەڵایەتی بۆ لەسەر من خۆم بەردەوام پارە خەڵکم لایویست شێشەشم نییە بەڵامی تر هەموو خەڵکی جێ سیقەی نییە زیوتوانەی نییە خەڵک پارەت لادانێ چەند دەخە دۆلاریان لاداناوی تا 12 لای توێ کەسابەتی پێوە ناکەین بۆنە ئیش خۆم پێکردنی شێوانش پێکدێنە دوور بێت ئەگەر ڕۆژی ئیفلاسێ کرد ئەمانە داوای چێ بکەن داوای پارەکان لە چێ بکەنەوە زادیارە من ئەوەندە لایەن بەقەدرم کە دوازە دەفتەرم بدەنێ زۆرجار گەشتوە حەدی کوشتن و ئەوانش بەڵامی تر سوپاس بخوا تا ئێستا متمانە هەرماوە لەو لە پەنای متمانە شۆش دەکرێت بەڕاستی ناو دۆلا فرۆشەکان خەڵک ینی ئێستا سیقە هەیە کابرا 20 دەفتەرەکەدان دەریکاکە 5 دەفتەرم بۆ تعویلی سینکە 5 دەفتەرم بۆ تعویلی دوبیکە هەیە احتیاجیە ناڵی پارەکانە لای چێدانی چێ ئەمن پارەکان لەکن خۆمە ئەمنی خۆمە معاملە چیمە بڵێ ئەگەر پارێکە هەبێ چەند دەفتەرێکە هەبێ بڵێ ئامادەی لای کەسێکی بە سیقە دایبنی یان بیخیتە بانکەوە نانە هەر ئەوە نەماوە بەڕاستی ئێستا سیقەش وەچ پێشتان نەماوە بە کەسەکەش نەماوە زەی چۆنە خەڵک دیارە ینی دەست بە پارەی خەرشیش دەکاتن ئێستا پارەکە لێ بەستینەوەی دەفرسینیە دەفرسینیش پێ بکاتن بەس پارەی خەرچی ئیت و ئیمنی یەکەشکە دەکنیتی چیرۆکی دزینی 4 ملیۆن دلار لێرە و لەم دوکانەی کڕین و فرۆشی دراو کە لە هەمان کاتدا کاری گەورەی حەواڵە ئەنجام دەدەن ڕوویدا لە ساڵی 2016 چیرۆکی دزینی پارە لەم شوێنە نوێ نییە لە کۆتایینەوەتەکانی سەدەی ڕابردووش چیرۆکێکی دیکەیان هەیە. چەندێک پارەیەوە خۆرە بەڕاستی ئێمە نزیکەی 4 ملیۆن دلار 4 ملیۆن دلار چۆن بوو ئەسلی کێشەکە چۆن ڕووی ئەو خۆی بە یەک ڕۆژڕوو نەداوە باشە ئەو معاملە کرا بە ساڵ و 2 ساڵ سیقەی پیا کردەوە کابرای خەرچی کوێ بوو خەلکی کەرکوو بەتەنیا بوو یان کەسێکی لەگەڵ بوو هەر دوو نەفەری لەگەر بوو بۆ چیلی بوون ینی لەگەری هاتسۆیان کرد و پارەتان لادانا بە ئەمانەت نانە حەوالە بوو هەمووی حەوالەیە حەوالەیە ئەو هانیە بێ ڕەسم پارەکە بڕوا برێ بدێ بڕۆتەواو ئەو معاملەیە دەڕوا سیقەی پیا کرد هەتا پاش 2 ساڵ ئەو چەند ئەمەلەیە ڕوودا چی ڕوویە ڕوویات چیە هەر کەسە گوتی ئێواری پارەی ئێستا حەوالەت وایە بەیانی پارەکەی دەدەی دەری ئێواری لە دووبەی وەردەگری
وەچی زانی بۆ سعات سێ ئەو کابرای بزر بوو زۆرمان بەسەر هاتووە نەکەر ئەوە پێشتریش ئەم پێ وەختی خۆی لە ساری 98 پارەم ڕۆی ئەو وەختی 50 دەفتەر بوو وەچ تەیر ڕۆی تۆ ویزە کارت و ماسەرکارت بەکارێنی خۆت نیتم هەر پارە لە گیرفانی خۆتایە باشترە هەشترا پارە ناخیتە بانکەوە نەوەڵا بوو سیقە نەما پێشەوەی ئەم بازارە بەجێبهێڵین داوایان لێ کردین لە ڕێگەی پرۆگرامی بنکۆڵەوە هۆشیاریەک بە هاوڵاتیان بدرێ لەبارەی دراوی جۆری دۆلار بە ڕەنگی سەوز یان سەوزی کاڵی مەیلۆسپی لە کاتێکدا هیچ کامێکیان گرفتی سەرفونیان نییە و بەشێک لە خەڵکی پێترسێنراوە هەر بە کورتی پێم بڵێ دۆلار سپی و سەوزە فەرقی چییە؟ وڵا لە ئێمە هیچ فەرقی نییە بەس لای خەڵکەکە ئەوە کەس سپی وەرناگرێ ئەم شین وەرەگریتن بەڵێ ئەمە کێشێکی گەورەی دروستکرەوە بۆ بازار بیرفعلەوە دروست کردووە هاوڵاتی لە مەعرزە سارە فرۆشتن دەری لە وەرەقە شیرم دێ سپیم نایە چەند ساڵی ڕابردووی قەیرانی دارایی و شەڕی داعش کاریگەری خراپی لەسەر بانکەکان و متمانەی هاوڵاتیان دروست کرد ئامارەکان دەری دەخەن متمانەی هاوڵاتی لە عێراق و هەرێمی کوردستان بە کەرتی بانکی لاوازە و لە ئاستی پێویستدا نییە ڕێژەی 11% عێراقیەکان مامەڵە لەگەڵ بانکەکاندا دەکەن و خزمەت گوزاریەکانی بانک بەکاردەهێنن بە تەنها 21 هاوڵاتیانی عێراقی بە هەرێمی کوردستانیشەوە ئاکاونتی بانکیان هەیە و ڤیزاکارت و ماسەرکارت بەکاردەهێنن ڕێژەی بەکارهێنەران و مامەڵەکردن لەگەڵ بانکەکاندا لە وڵاتانی عەرەبی دەگاتە ڕێژەی لە 27 کەچی ئەم ڕێژەیە لە وڵاتانی پێشکەوتوو دەگاتە زیاتر لە 90. بەداخەوە جۆرێک لە تێگەشتن هەبوو وردە خەریک بوو بانکە کەوتە سەر پێی خۆی لە واجیها بەڵام قەیرانی دارایی شەڕی داعش ململانیەکان تێکچوونی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا وردە ئەم پەیوەندی زیاتر خراپتر کردووە پچڕاندی لە نێوان هاوڵاتی لەگەڵ ئەو متمانەی کە بڕیار وایە لەگەڵ بانکا دروست بێ بۆیە ئەگەر سەیری داتاکان بکەین سەیری ژمارەکان بکەین بە پێی داتاکانی وەربانک کە پێمان ئەڵێ هاوڵاتیانی عێراقی لە ئێستادا لە کاتێکا لە ساڵی 2011دا تەنها 11% هاوڵاتیانی عێراقی ئەکاونتی بانکیان هەبووە لە ساڵی 2017 ئەم ڕێژەیە بەرز بووەتەوە لە ڕووی ژمارەیەوە گەشتوتە 23%. واتە ئەکرێ بڵێن نزیک بە 1/4 هاوڵاتیانی عێراقی ئەکاونتیانێ بەڵام ئەگەر سەیری حسابی کۆتایی بکەین 1/6 هاوڵاتیانی عێراقی بە جۆرە کارتی زەکیان بۆ دروستکراواتە وەرگرتنی موچیان ڕۆشتەتە قۆناغێکی دیکە و خاڵێکی گرنگ و خاڵێکی جەوهەری مەسەلەی کلتوریکی ئاینی قوڵە کە لە هەرێمی کوردستان و لە عێراقا بێ ئەبێ مامۆسایانی ئاینی خەڵکانی شارەزا و پسپۆر لە بواری ئاینیە ئەو دەرەچە ئاینی و یاسایانە بدۆستنەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئەکرێ تۆ حسێبێکت هەبێ بەبێ ئەوەی سوود بڕاتە سەری هاتوومەتە بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر لێرە لیستی ئەو کەسانیان پێداین کە فرتوفێڵی پارەیان ئەنجام داوە و پارەی خەڵکییان بە شێوازی جۆراوجۆر خواردووە لێرە بە دوو چیرۆکی جیاواز ئاشنا دەبین کە سەرنجامی هەر کامێکیان پەشیمانیە بە مادەی 456 قەرداری کەوتمێرە ئەمن قەردم لێ کرد و پێم نەدراوە مشکلم ئەوە لەوەی تاوانبارم بلم لەوەی تاوانبار نیمە بەڵام ئەو 6 هەندی من تاوانی لەگە من کرد یعنی دەست ڕۆ بوو دەستی دەڕۆیی زۆر غەدری لێکردن یعنی بەخۆی دەیگووە تا من مام دەبێت و لە سزم بڕزەوە یعنی لۆ 170 وەرەقەی 4 جار لە سەری حکوم بوومە 2 ساڵ دانیشتیمە بەس لە سەوزەڵامە هێزاندارم هەژ مناڵمە مناڵەکانیشم تەبعەن هەموو لە مەکتەب دەراتن بەواستەی من کامل گیرام و سکوورتی بووم داوام دەکرد کچەکەم ناسی لە ڕێی تەلەفۆن بخۆم ژنمێ و 5 کچیشمەیە کچەکەم ناسی لە ڕێی تەلەفۆن هەروە بە هاوڕێتی قسەم لەگەڵی کرد دوای کە خێزانداری تو 5 کچیش بەڵێ پێشتیش وتت خێزانێکت تەڵاق داوە بەڵێ قسەم لەگەڵی کرد هەر بە هاوڕێتی دوای گوتی خۆشەویستی گوتمە من ژنمێ ناتوانم بێمە داخواست زۆشتانە گوتی پارەت هەموو عایدی منم پارەت دەمێ لەگەر داچی ڕێکەتم پارەم دەنێ بڕی 146 هەفتا وەرەقیان دامێ پار ساڵ وڵی 100 لە 100 پەشیمانم کە ئێستا ببینم 5 کچم چاریان لە مەکتەب بوون مەکتەبیان ئێستا سوتایە یەک لە مالی مامەکمە و یەک لە مالی خەزورمە و یەک لە زێچکێ و ژنەکەم هەر ڕۆژێ مەعاناتێک لە تەلەفۆن لەم بەحەز دەکات لێرە تەلەفۆنمانی ڕۆژانە لەم عایلەکانمان دەکەین هەر ڕۆژێ مەعاناتەکی هەیە هەر ڕۆژێش داواکاریەکی هەیە ناحەقیش نییە بەبێ حەزێکی تایبەتی تۆ بەڵێ لەبەر حەزی منەوە ئێستا 6 ساڵ دەبێ و حەزی خۆی لەبیرکە هاتوومەتە زیندانی چاکسازی گەورانی سلێمانی لێرە سزادراوێک دەبینم کە زیاتر لە 41 داوای یاسایی لە دژ تۆمار کراوە
تەنها لەسەر 5 داوایان سزا درراوە. تاوانبارەکە ناوی عین حین سینە، کاری ئەوان لە بازاری دۆلارەکەی شاری سلێمانی بێجگە لە کڕین و فرۆشی درا و هەڵگرتنی بڕەپارەی زۆر بووە بە هەر سێ شێوازی ئامانەت و حەواڵەکردن و مامەڵە پێوەکردن بەو پارەیە بەرامبەر بە سوودێک بۆ کەسی خاوەن پارە کە بە مامەڵەی سوودا دەنرێ بە پێی دەقا شەرعیەکانی ئاینی ئیسلام 24 ملیۆن دۆلاری خەڵکیشی لایە. لە ساڵی چەنەوە لە ناو بازارە کارەکەن وە چۆن بوو خەڵک متمانی بۆ دروست بوو پارەکانی خۆیان لە ئێوە دابنێن. سەرەتا لە ساڵی هەشتاونەوە لێ معاملەمانە کرد لە ساڵی دووەکە ئینتیفازە بوو معاملەی تر بوو بە ئاشکرا معاملەی دراومانە کرد بە ئاشکرا هەتا ساڵی 2007 کە کۆتاییمان پێات و ئیفلاسمان کرد ساڵی 2007 زۆر چواری 2007 چەندێک بە ژمارە خەڵک مامەڵی لەگەڵەوەکە تقریبا وڵی بە ژمارە وەختی وا بۆ خەڵک هاتووە وەرمان نەگرتووە معاملەمان لەگەڵا بکە حتا ئەوەنە خەڵکمان زۆر بۆ سەرقاڵ بووین توانێمە نەبوو خەڵک ویستوێتی بێ وەرمان نەگرتووە معاملەی لەگەڵ پێشەوەی ئەو نسکۆ مادیە بەسەرتان بێت چەندێک خەڵکتان لابووە ینی چەند زۆر مامەڵە لە چەند سەد کەسێک تێپەڕی چۆن جۆری مامەڵەکان سێنەوە هەبووە باشە خەڵکانی جوانەی وەختی وا بە 1000 نەفەر معاملەی لەگەڵێمە هەبوو 1000 نەفەر 500 نەفەر بووی 1000 نەفەر 250 تا بەم شێوەیە ئەم خەڵکانە چێ بوون خەڵکی ئاسایی بازار ڕوویان نەخێر خاوەن کۆمپانیا بەبێ ئەوی ناوبێنی کەسانێکی شتیا بوون کە داهاتی زۆریان هەبوو ڕۆژانە و مانگانە و پاریان لە جەنا بدەناوە فیئەکان چی بوون چینەکان چینەکانی لە ئێمە فراوان بوو هەموو لاوانەی کە ئیشی ئاژەڵەکان ئەوانەی تر کە ئیشی دار و تەختەیانە کرد ئەوانەی تر ئیشی معمەلیان نەبوو کۆمپانیاکان لە هەموو نەوع خەڵکێکمان لابوو بە زۆرینەی خەڵک بۆی معمەلی لایمانە کرد زۆرینەی نوعەکانمان لابوو زۆرینەی نوعەکانمان وتە سێ جۆر مامەڵاکرا باسی و سێ جۆرەم بۆ بکەین ئەو جۆری مامەڵانە نی بۆکو لە خەڵکانێکە هادی چەگەهادی و ئەلاگەی پارەیە مەبلەغی پارەی با لەو ئەلاگا بێتە ئەگەر بەیانی هاتە مەگەر ساڵێک دراتم بۆی بمێنێتەوە بۆ نمونێ و دوکانانی مەخۆمانی چێکین لەوانەش ئەشیای ساڵی 96مان لە بۆ بە ئامانەت هەتا و کاتێەوە من لاتوە دەستمان تێوە نایەوە ئەمە نوعێک بۆ کە پێ من ئامانەت لەوانەیە بڵین هەبووم 20 جملە 30 جملەی وامان لاو بێ کاتێ دوکانەکەمان بەجێهێش بووە نەوعێک تر ئەوانە بوونە کە ئێود من پارەیەکم هەیە ئیشی پێ بگە قازانج بە شەراکە دیان بڵین قازانجێکم دەستکەوێمانمانە ئەمە نەوعێکی تر بوو نەوعێکی تریان نەو ئەسەرێکەکەی ئەوانە بوونە کە یکوت من دێم لای تۆ مەعامەدایەکەم بە دائیمی حسابێکم بۆ بکەرەوە کە پارەم بۆ هات بۆ وەرگرە کە پارەیەکم ویست بۆم بکە بە حەواڵە پارەیەکم بۆ هات پارەیەکم یەکێکم نار پارەی بەرێ ساڵی چەند بوو ئێوە پەناتان بۆ ئەوە برد کە خەڵکێک پارەتان لا دابنێ قازانجێکی بنێ وەکو مامەڵی سوو لە 2012 ئەومان کردووە ناچار بۆ خۆ کاتا هیچ خەیرانێکی داراییش آخر چۆنەوەی ئەگەر ویستان قازانجەکەوێ قەیرانەکە چییە تۆ شتێک دێ معمەلێک دێ نادەوێت بیفرۆشی بینایەک دێ نادەوێت بیفرۆشی مڵکێک دێ نادەوێت بیفرۆشیڵی بە هۆکارێ ببی هەموو تۆزی زر و باشتر بێت 2012 ئێمە بیدایەتەکەی ماڵی دنیا زیادکردنی ماڵی دنیا و تمۆ هۆکارێک نەبوو بۆی ئێوە تووشی هۆکارێکە بیرکردنەوەی هەڵ هۆکارێکەکردنەوەی هەڵەتان هەبوو بێرکار هایە چۆن نیە هەموو کەسێکگەر هەڵە نەبێمانەوەتەوە وەختە تۆ قابلی غەڵەت نابی پەشیمانن لەو مامەڵەیە هەموو کەسێک پەشیمانێک کاتێکەوێتە دەمانەوە من خودی خۆم لە زۆر لە هەموو شتێک لە هەموو بیدایەتی خۆم ژیانە پەشیمانم بەس پەشیمانی سوودێکی هەیە لە دوای بوونی شتەکان باشە ئەو کاتەی کە کەوتنە ئیفلاستان کرد پاوە بڵێن بۆ زمانە بازاڕیە کە ئیفلاسکرا چەندێک پارەتان لابوو یعنی با بڵێن 20 میلیۆن بۆ 24 میلیۆن بۆ شۆلای بووم بڵێ هیچ کەسێک لەمانە توانیویانە ینی پارەکە وەربگرنەوە بە شێوەی نیسبە بە شێوەی نیسبە نیوایان وەریان گرتوتەوە نیوەی مەبلەغەکە دراوەتەوە بە شێوەی نیسبە شکایەمە هەر بیدایەتەکەی کە پلاسمان کردووە و تومانێمەوەنەمە بۆ نادرێتەوە ئابۆ شێوەیە بۆ مندرێتەوە چە منیش هۆکارەکەی کە بیدایەتی ئەمانە ئێستا کە من لێرم گیراوم و ماومەوە هۆکاری داوا لەسەر قەیدکردنم بووە گەناگەر لە دەرومانە بێ باشتر نیسبەی باشترمان بۆ بدرایەوە بەڵام کاتێک خەڵکەکە وای پێخۆش بوو ئەڵێ ئەم بارە قانونی پێخۆشرا هەتاوەکو بارێکی تر کە تۆ شتەکانە بفرۆشی پارەکەم بیتێ ئێستا بێجگەلەتەوە کەسانەکەن لە بازاری دۆلارەکە ئەم مامەڵەیەکەن وەکە شەف نەبوون بە بەردەوام هەیە لە کۆمپانیاکان لە دۆلارەکە لە بارزی سارەکان لە ئیشی خانوویان پێڵی بەردەوام بن یان ڕەنگە چارەنووسیان کوجە نابێت
وڵا ئەگەر هەر کەسێ بۆی بکرێت لە حەلی بیوەستێنێ ئەگەر نەکەوتایە بەردەمی یاسا بە شێوەی سڵح بواە ئەو وەختە شتەکانم حسێب کرد بوو لە ساڵ لە 25 بۆ چل بۆ مەدرا بەس کەس نیەتی دڵی تۆ ناخوێنێتەوە کە ڕاخن نایخوێنێتەوە بەرەمبەرەکە مەزانم نایخوێنێتەوە منیش ملکەتی یاساکەی بوو ماڵی خۆم گرت لە ماڵی ئەو پیاوەکە ماڵی ئاوا بێ هزار جار خۆم گرت ماڵنێک و دوای ماڵنەکە هاتوومە بەردەمی یاسا کە ئەوان داوایان قەی کردووە باشە تۆ داوا قانونێت پێخۆشەوە منیش ئامادەم لە بەردەمی قانون من حکومەکەم لێ نەپرسی تۆ چەند ساڵ حکومت بۆ دەرچووە من ئەگەر چەند تۆمەت ئەگەر با باسیەوە بۆ بکەم کە بڵێن ئێستاشی پێوە بێ نزیکی 140 کەس پارەیان لایەمێ لەو 140 تەنها چل کەسێکی داوای ماوە داوای هەیە ئەوکەیت هەر داوا قەی ناقاڵێ من سیقم بۆ نییە کە تۆ بەگرتن بتوانی پارە بیتەوە بە من تۆ گیراوی چی تۆ بە من باشە ئەمە کۆمەڵێکیان ئەو کەسانێک کە داوایان قەید کردووە تا ئێستا من 5 جار حکم دراوم 5 هێشتا 36 قەزیە ماوە ئەگەر حسابیەوە بکەی منۆکەوە 40 ساڵ حکم کاتێک کە منیش 40 ساڵ لە سەر کە من 40 ساڵ لە سجنا بمێنمەوە ئەو کاتەوە تازە ئەو نابێ بە هیوای هیچ بێت چونکە ئەمە حقیقەتی ژەبێ کەس خۆی لێلا بە حقیقەتە من لێرە بمێنمەوە و مسبێنی بمرم ئەو مەدەفە داخرێ زیاد لە 10 دەفتەر دلارم لای بوو ئەو کاتە ئێمە ئیشمان بە پارەکەوا کرد ئەو ئیشی پێوە کرد و ماگانش ئێمە شتێک ئیسفادەمان لێ وەرەگرت یعنی کەسابەتەکەوا بوو لە بازاڕەکە هەستم کرد کە ماوەیەک دەنگۆی ئەوە هەبوو کە وردەوردانێک لە ئەوانی کە لەو مەزالیایشیانە کرد بەرەوەی ئیفلاس بوو نەچوون بەشێکی لاوەڕەکانمان داوایان قەید کرد بەشێکی لەو کەسانی کە پارەیان لای بوو ویستیان بە مۆزوعی عشاعری حەلیکەن منیش هەرێکێکم لەوانە کە زۆر حەزم نەکرد کە پەنابەرم بەر بابەتی قانونی و ئەوانە لەبەرێکە زۆر بە خاوخلیچی ئەو مۆزوعە ڕۆیانی قانون زۆر سەرێ ئیشەکان ناکە و جاری باش هەیە بۆت ناگەڕێتەوە وتمان ئەگەر خۆی هەبێ باشترە ینی ئەتوانین سۆڵحی بکەین شتێک لە پارەکە هیچ نەبێ وەرگرینەوە بەڵام تا ئێستا هیچ شتێک نییە و ئێستا خۆشی لە زیندانی چاکسازی گەورانە لە سلێمانی دەست بەسەرە لەوێ پێم وایە حکومیشی هەیە هیوادارین قانون پشگیری ئێمە بکە بتوانین ئەو پارەی ماوەرگرینەوە ئەو کەسانش کە لەو مەجاالای ئیشەکەن دەبێت زۆر وریابن چونکە جاری وا هەیە ئاواکەویتە بۆ سێکی واوەکە بڕێک پارەی باشتە ڕواکە نتوانیت بە چەند ساڵێک ئێمە چەند ساڵی ئیشەکەن تاوامان کۆکردێتەوە دوای ئاوا ئاسانی لەدەست هاتوومەتە یەکێک لە مۆڵەکانی شاری سلێمانی دەپرسن تا چەندە هاوڵاتیان ئەکاونتی بانکیان هەیە مامەڵە بە ماستەرکارت و ڤیزەکارتەوە دەکەن بۆ بازارکردن و گەشتکردنیان چەنە خەڵکی ئێمە لە دەوروبەری خۆت کە سوکارت ئەوانە متمانیان بە بانکیان ئەکاونتی بانکیان هەیە ڕاستی من خۆم شخصی متمانم پێ هەیە بەس ئەو کەسانەی کە لێمەوە نزیکن زۆر کات هەستم کردو متمانیان پێ نەبووە ینی هۆکاری زۆریش هەیە بۆ ئەو مۆزوعە هەڵبەتەوە ئەزانن ئەگەر داینێ لە بانکەکە دوای فترێک بانکەکە ئفلاسەکات و پارەکەیان بەزایعاچێ ئیتر نازانم ئەو هۆیش دیارە هینە تەجروبەی پێشوویان هەبووە ویزە بە کارت بەکارێنیان ماستەر نا هیچ کامێکیان هەر ئەکاونتێکی تەوفیریە ئەگەر بژی بۆ بازار بۆ شوێنی چیوە هەر پارە لە ناو جانتاکەتە بەڵێ هێشتا ماستەر کارتەکە زۆر ئاکتیڤ نییە سڵاو لە جەنابی شێ ڕاستی ئەگەر لە جەنابی شێ بپرسم خەڵکی ئێمە بۆچی متوانی لاوازە بە بانک بە مینی بانکەکان بێت لێرەوە پارە دەربکات ڕەنگە هۆکارەکەی زیاتر بۆ بگەڕێتەوە کە لەم چەند ساڵانی دواییدا چەند قەیرانی بەسەر وڵاتایە هاتووە خەڵکانێکمان بینی پێشتر پارەیان لە بانقی حکومی و ئەهلیەکانەدا نابوو بەڵام دواترکەم قەیرانی هاو بەسەرە بانکەکان متمانی خۆیان لەدەستا بە هەموو شێوازێ نمونەشمان لایە لەوانە بانقی وەرکە و زۆر بانقیکە کە ئیفلاسیان کرد و زۆر کەس حسابی لێوێ هەبوو پارەکەشی خورا و بانقە حکومیەکانیش ئاگادارین زۆر کەس پاریدا نابوو وای لێ هاتبوو مانگانە ئەگەر بشیان نایەتەوە بەوەی چەند یعنی کابرا واسەیە کرد پارێکی بنەوە مانگی 2 سازارشان بۆ حساب کرد کە ئیسفادی لە پارکی نەئەکرد وڵاتە تا ئێستا ئەو ڕۆشنبیری نییە کە سیستەمی بانقییان هاوڵاتیانیش نەگەیشتەوە ئاسی کە متمانیان بە بانکە بێ ڕگەوە هۆکارەکەی بگەڕتە بۆ ئەو ناسەقامگیریە سیاسێکە لە ناوچەکەی هەیە کە بازار پارەت لە جزدان و لە گیرفانتایە حتمما لە جیرفانمانەیە چکە ئێمە جارێ هەروار ڕاهاتووینە لێرە لە دوو گۆشەی جیاوازەوە بۆ ماوەی 20 خولەک
کامێرا بەرامبەر تاکە مینی بانکی ئەم مۆڵەت دادەنین بۆی بزانین ئایا هیچ کەسێک لەو ماوەیەدا بەکاری دەهێنێت؟ لە دوو گۆشەی جیاوازەوە کامێرامان ڕوبەڕووی ئەم سیستەمەی مینی بانک دانا لە یەکێک لە مۆڵەکانی شاری سلێمانی لە دیمەنەکان ئەوە دەرکەوتن کە هیچ کەسێک ڤیزەکارت و ماستەرکارتی بەکار نهێنا بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە پارەی خۆی دەربکا و دوجار بازاری خۆشی بکات ڕەنگە ئەو ڕاستی ڕوونکاتەوە کە تا چەندە خەڵکی ئەمە هەم هۆشیاری هەم بتوانانی هەیە بەرامبەر بە سیستەمی بانکی و مینی بانکەکانیش لە ناو بازار و مۆڵەکان لە هەرێمی کوردستان تا بەرنامێکی دیکە هەموو لایەک لە خۆشییا بن خواتان لەگەڵ.